وەختتان وەخێر یارانە کوردەوار، ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەکسەریەتە ئێوە لەگەڵە ئەم بەشە ئێشێ دەست و پەنجەتان نەرم کردوێت یا بیرتان لێ کردوێتەوە. دلیلی ئەوە چییە کە ئێمە ناتوانین مەبەستم ئینسانە کوردی بە تەنها نییە، مەبەستم خاوەرەمیانەس ئەو وڵاتانەسە کە پێیان ئێژن وڵاتانە جیهانە سێ. بۆ ئێمە ناتوانین و نەمانتوانیگە بڕقابەتە وڵاتانە غەربی بگەین و بە گەردی وڵاتانی غەربی بکەین. دەی ئەوان دانشگایان هەست، ئێمەش دانشگامان هەست، دەی ئەوان کتۆب و علومێکیان هەست کە ئێمەش هەمان کتۆب و علوم ئەخوێنینەوە. مشەخەسەن لەناوە علومە مهندسیە کە ختمە بە تەکنۆلۆژی و دروستکردنە تەکنۆلۆژی ئەوێت، یان لە علومە ئینسانیە کە گویا ئەم سیستەمە و ئەم نەزمێ دانیاگە کە ئیمڕۆ ئێمە ئەوێنین، ئەمانە توانی گیانە دنیا بگرن و مەقهورە ئەمە بووگین. سوالێکی گەورە تێتە بەرەو تۆ بارها ئەشنەفی کە تۆ هدایەت ئەدەن بە ژاپۆن، بە چین، بە کۆرە کە گەرەکمانە وەکو ئەوانمانە لێبێت، بەڵام بۆ وامان لێ نایێت. نکتەیەکی تر لەگرا کە بۆ ئێمە ئیشی مهم بێت ئەویش ئەوەسە، بۆ لە ناوە ئێمە فیلسوفێ نایتە دەرەوە کە فەرق بکە لەگەڵ فلاسفەیەکی ترە. بۆ لە ناوە ئێمە دانەیەک نایێتە دەرەوە کە ساحێبی مەطلەبێک بێت کە تا ئیستە بەحس نەکردیابێ. سوالە مەسە ئایا ئێمەی خاوەنەمیانەیی ئینسانهایەکی گەوجین، عەقڵمان نییە، بنەمامان نییە بۆ واین؟ ئەمە سوالە کەس. مەسەلە سەری ئەمەسە وەختی تۆ ئەم سوالتت تەرح کرد ئەو جار ئەگەیی بە نوقتەیە. ئایا ئەمانەی کە بووگن بە دانشجوو و ئەوونە ئەساتید دانشگا، ئەوونە مامۆستایزان کۆ، ئایا ئەمانە واقعەن دانریاگن کە عالم بوون؟ ئەو جار عالمە کێ؟ کە چی نیشان بدەن، کە چی بەعەلەمێنن، بە کێ؟ ڕساڵەتە ئەمانە چییە؟ ڕساڵەتە ئەمانە نجاتە بەشەریەتە؟ ڕساڵەتە ئەمانە خۆشبەختکردنە بەشەرە؟ ڕساڵەتە ئەمانە چییە؟ ئینسانێک هەڵەگرن ئەیوەن لە مەدرسە دای ئەنین لە سنە 6 ساڵەگیوە تا دیپلۆمەگرێ، لە دیپلۆم تێتە دەرەوە ئەڕوا پۆلێکی فرەخەرجەکە لە مؤسساتێ بەناوە مؤسساتە ئەکادەمیک و مەدرکێکی دانشگاهی ئەگرێوە تێتە دەرەوە. دەی بۆ ئەوەنە وەزعە ئێمە خراوە؟ بۆ ئێمە هیچ وەخت ناوینە ئەمریکا؟ دەی بۆ ئێمە هیچ وەخت ناوینە فەڕەنسا؟ دەی ئێمە ئەو گشتە تەحسیل کردەمانە هەست، ئەمانە خاص دەرس ناخوێنن. یعنی چۆن خاص دەرس ناخوێنن؟ یعنی ئەو دەرسە لەگرا ئەیدەن و دانشجوویەک لە ئەمریکا ئەیدەن و دانشجوێتەکە یەکتریا فەرقەکە. ئەمانە یشی بێتۆ مەبنای سوال تا ئێوە بگەینێ بە نوکتەیەک بەم حەدسە گەورە. ئوسوولەن ئەمانەی کە ئەکرێنە دانشگا قەرار نییە شتێکی تر بێرن بێجگە لەوەی کە ئیمڕۆ لە دنیا هەست. بۆیە ئەمانەی کە ئەچنە دانشگا قەرار نییە بیر بکەنەوە کە شتێ بەرتر لە داهاتوە بوێنن. قەرارە ئەمەی کە ئیمڕۆ دنیا هەست و ئیدارە ئەکرێ و ئەچێتە بەرەو حفظ موقعیەتە مەوجود، تعلیمی بە خەڵکی بن، تعلیمی بدەن بە خەڵکی کە ئیشێ وا زندگی بکەن بۆ ئەم دەقیقە ئەم سانیە لە ژێرە ئەم نەزمە ئاو وا زندگی ئەکرێت. پس ئەمانە لە تربیەتکردنە ئەوانەی کە ئەڕۆنە دانشگا موفق بووگن. کێیان هاورگەسە دەرۆ؟ ئیماندارانە بە نظام سوڵتە. تۆ ئەوێنیت ئەمانە مەفاهیمە، ئەمانە تکرار ئەکەنەوە، تکراری ئەکەنەوە، تکراری ئەکەنەوە. هیچ کەس ناوێتە فۆن هایک، ناوێت، تەواو یەکێک بوو. هیچ کەسی تر ناوێتەوە مارکس، تەواو یەکێک بوو. هیچ کەسی تر ناوێتەوە هابز، تەواو یەکێک بوو. هیچ کەسی تر ناوێتەوە ماکیاوەل، تەواو یەکێک بوو. ئێستا تۆ ئەچیت علومە سیاسی ئەخوێنیت، کێ ئەخوێنیت؟ هگل ئەخوێنیت.
فەلسفەی سیاسی خوێنیت، فەلسفەی تاریخی خوێنی، کێ خوێنی؟ هگل ئەخوێنی، کانت ئەخوێنی، ئەفلاتون ئەخوێنی، ئەرەستوو ئەخوێنی، کە چی بوێت کە تۆ بچیتە سەر ئەوان؟ نە. تۆ تێ هابرمارس ئەخوێنی، فۆکۆ ئەخوێنی، چوزانم فیشتە ئەخوێنی، سپینوزا ئەخوێنیت، کێرکیگارد ئەخوێنی، کە چی بوێت کە تۆ بڕۆیتە ئەو دیوە ئەوان؟ نە. قەرارە تۆ بێ ئەمانە تەدریس بکەیت. بۆیە تۆ ئەوێنی باوە کە هەر کەسێک گەرەکیسی بێژی بە شەری دنیای ئەمڕۆز عادەتی کردگە ئەمڕۆ جملەیەک لە کێرکیگارد شێرکات، نەقڵی کات، یا بێژێ ڕۆسۆ وایژێ، یا بێژێ جان لاک وایژێ، ئادەم سمیت وایژێ، فڵانە کەس وایژێ. ئەمانە کێن؟ ئەمانە بیرمەندان متفەکرینە دنیای غەربن لە زەرفە 300 ساڵ 400 ساڵە ڕابردوو، مشخەسەن 300 ساڵە ڕابردوو، فرە مشخەستری ئەواخرە قەرنە 18 ئەوائل و تەمامە قەرنە 19 هەر لە هێگل و گرتگە تا کانت و تا مارکس و تا ئەمانەی کە ئیمڕۆ لە دنیای ئیمڕۆ نمودێکیان هەست و قودرەتێکیان هەست. خب مەفاهیمێ وەکو دموکراسی، پلورالیزم، کۆمونیزم، سۆسیالیزم، مەفاهیمێ وەکو گاوەرمنت، مەفاهیمێ وەکو نیشن ستیت، مەفاهیمێ وەکو ستیت، مەفاهیمێ وەکو ڤیرچوو، مەفاهیمێ وەکو ئالتەرناتیڤ، مەفاهیمێ وەکو ئاپۆزیشن، مەفاهیمێ وەکو لەفت ڕایت چەپ ڕاست. ئەمانە گشتی مەحسوڵە زندگیە ئیجتیماعیە، نظامە سوڵتەیە دنیای غەربە. لذا ئێمە وەختێ مناڵێک لە کرماشان، لە هەمەدان، لە مازندەران، لە هەولێر، لە دیاربەکر، لە ئەستەمبوڵ، لە بەغا ئەهەنێرینە زانکۆ، خۆ نایەتە دەرەوە ئێمە سەعادەتمەندکە، تێتە دەرەوە بە ئێمە فێرکە حقوقە بەشەر مافێ مرۆڤ شمولە حاڵە ئێمەیش ئەکا. ئەمما مافە مرۆڤ لە ناوە قانونە مەعنا پێیاکە، ئەنا لە خۆی هیچ معنایەکی. بۆیە تۆ بە سرفە ئەوەی کە ئینسانی لە هیچ کوێیەکی دنیا بخاترەوەی لەشە ئینسانی دوا پێوە، تا زەمانێکە قودرەت وە سوڵتە تۆ نەناسێت، هیچ مافێکە پێی تەعەلوق ناگرێ. مشخەسەن مثالتان بۆ لێ بەم. کەسانێک کە لە سەرزەمین و خۆمان ئاوارە ئەبن تێنە ئەوروپا، حتا ئیقامەت نەگرن و تەوەسوتە ئەو وڵاتە کە داوای ئیقامەتیان لێ کردگە ئیقامەتیان پێ نەدەن، دارای حقوق نیەن. زەمانێک حقوق بەمانە تەعەلوق ئەگرێت کە حاکمیەتی قبول کردوێ و تحت شەهروەندی وڵاتی دەرهاتوێت، نەزمی سوڵتەی و قانونی قبول کردوێت. لەگرا حقوق بەشەر دەرمۆڕدە ئەم ئاغا بە سوورەتە قانونی ئەپلای ئەوێت. کارم بەوە نییە کە ئیجرا ئەوێت یا ئیجرا ناوێت، کارم بەوە نییە کە پێی ئەدەن یا پێی نادەن، کارم بەوە نییە کە پێشێلی ئەکەن یا پێشێلی ناکەن. پس ئەوانەی کە ئەچنە دانشگا تێنە دەرۆ، تۆ بەم مەفاهیمە دەست و پەنجە نەرم ئەەکەی لەگەڵیانە. مەسەڵەن کەلەمەیە وەکو ڕێئاڵ پۆلەتیک، سیاسەتی واقع، عەرزی واقع، ئەمە کەلەمەی ماکیاوەلە، ئەمە مستەڵەحە ئاغایە ماکیاڤێلیە کە ئەووەڵین بیرمەندی دنیای غەربە کە بیرە سیاسی تێرێت خارج لە دەسەڵاتی کلیساوە، لە دەسەڵاتی ئاسمانگ سعیەکات بێژێ سیاست یعنی چی؟ سعیەکە. بۆیە ماکیاوەل مۆردە حەجمە واقعوێ، ئەمە باوکە ساختار و سیستەمە دەوڵەتە ئیمڕۆژینە دنیا ئاغایە ماکیاوەلە.
ئەوەی گەرە کێسی لە غەرب حاڵی بێ نابێت بڕوا ئادۆڕنۆ بخوێنێتەوە، نابێت بڕوات فڵانە کەس بخوێنێتەوە، ئیشی یەک کەس بخوێنێتەوە، ماکیاڤل، ئیشی حەبز بخوێنێتەوە، چون ئەمانە کۆڵەکەن، ستونێکن کە سوڵتەی جیهانیان بەسەرەوەدانیاگە، لەسرە تەفەککوراتە ئەمانە، لەسرە چۆنیەتیە داڕشتن، ئەمە مشتی قسەس. هێگل ئێژێت قسەکردن وەکو کردارە، وەکو کردەوەس. ئەگەر قسەیەک ناشی لە کردەوە نەوێت، مەبەستێ تەعقیب نەکا، ئەم قسە ئەگەر کاوراوتی بای هەواس و هەروە فڕەمدا، ئەم قسە پێ ئێژن ژاکە، ژاک، بای هەواس هەروە فڕێدا. لەذا تۆ ئەوێنی ئەکسەریەتە مەردەمێکن بە مەسئولیەت و قسە ناکە، قسە ئەگەوجنێت، ئەی پێچێنێت، لەبەرەوەی تۆ تێنەگەی مەقسوودی چییە، لەبەرەوەی بە وازحی قسە نەکا، لاژە لاژ ئەکا، یاوە ئێژێ، توڕەهات ئێژێ، چون ئەم قسەکە ئەم ئێژێتی هیچێکی لێ نایەتە دەرەوە، هیچ کردارێکی لێ نایەتە دەرەوە، گزارش لە هیچ کردارێ ناکا، بۆیە قسە لە جنس کردارە، کردەوەس. ئەوەی قسەی پێچاند، ئەوەی قسەی گێج کرد، ئەوەی قسەیەکی وت کە تۆ نەتزانی مەبەستی چییە، تۆ نەتزانی چه حکمێکی تیادا، حکمی دا یا حکمی نەدا، تا لەسەری بکەوێت، تا کەوتە سەری مەسئولیەتی ئەم قسەیشە وا کردی بیگرێت، ئەوەی کە ئەم کارەی نەکرد هەرچیە ئێژێ لاژە لاژە، فلتە قسەی بێمەعناس، هەروە قسەی کردگە فڕەی داگە. پس ئەم مەفاهیمە ئێستا بۆ تۆ مهم من بفەهمی کاوراتە ئێژێ دموکراسی، بۆ کێ ئێژێ دموکراسی، بۆ تۆ یا بۆ ئەو کەسەی ئەم نظامەی دانیاگە. تۆ کاورا ئەهەنێریتە دانشگا ئەوێتە دکتۆر، بۆ کێ ئەوێتە دکتۆر؟ بۆ خۆی بۆ کێ؟ بۆ نظامە سوڵتە، کە بوێت و کارمەند نظامە سوڵتە. لە کارمەندبوونە نظامە سوڵتە چی ئەکا؟ مەفاهیمێک دنیای ئەمڕۆ لەسەری دانریاگە، ئەم تەفی ئەکاتۆ ناوی جامعە، چون مەدرەکی هەست باعث ئەوێت تۆ بە عنوانە ئینسانە عادی لێ قبوڵکەی. بۆیە تۆ ئەوێنی مەردەمە ئێمە ئەوە نییەن کە ئێشێ بوێت، مەردەمە ئێمە ئیستە شوانێ بدوزەرۆ، تەمامە ئەم مەفاهیمەی من وتمە 1 ملیۆن جار خواردگەسی گوێ، ئەیشی زانێت، فکری شەکاتەیەگە، بڕۆ لە دانەیەک تایوانی بپرسە، ئەویش ئەزانێت. پس نظامە سوڵتە لە سیستەمە ئاموزش و پەروەرشێکە کە داینیاگە دروسێکە هاوردگێسی، قەرار نییە ئەم دروسە تۆ لە بەرامبەرە ئەوانە قەرار بە، قەرار نییە تۆ قودرەت بگری و هێز بگری و بتوانی ئەوان بخەسێنی، نە، ئەمە سەبکە ژیانە ئەوان، نظامە سوڵتەی ئەوان، کارکرد و بازووی ئەوانە کە تۆ ئێشێ فێری بوویت، تربیەت بوویت. وەختێ دایان لە ڕواندەز، وەختێ بووم بە فۆسفۆریاندا لە کورد، وتیان کورد ئێشێ ڕەفتاری متەمەدنانە بکە. ڕەفتاری متەمەدنانە لە ڕوانگەی کێوە؟ لە ڕوانگەی کاورای ئینگلیسۆ، نە لە ڕوانگەی ئێمەوە. ڕەفتاری متەمەدنانە چییە؟ ئێمە سەروەری و گەورەیە ئەوان قبوڵکەین، هەرچی ئەوان ئێژن هەرواسە، هەر جۆرێ ئەوان ئەم دنیا ئەوێنن هەرواسە، ئەنچێ ئەوان پێ ئێژن هونەر ئەوەسە، ئەوەی کە ئەوان پێ ئێژن موزیک هەر ئەوەسە، ئەوەی کە ئەوان پێ ئێژن ئازادی هەر ئەوەسە. ئێمە ناتوانین فکر بکەینەوە کە ئازادی چییە. لەذا پێت ئێژن تەبقە نەزەریە ئیپیکوریەکان، ڕەواقیەکان، ئەوان معتەقدن کە ئینسان ئازاد بە دنیاتێ. وەختی ئینسان ئازاد بە دنیاتێت، ئەم ئەسڵە قبوڵەکەن، ئەمە ئەسڵە، ئەمە جوزە قانون تەبیعەتە، کە ئینسان ئازاد بە دنیاتێ شمول حقوقێک ئەکا،
و ئەمەوێتۆ مافە مرۆڤ ئەوێتە کۆڵەکەی مافە مرۆڤ بەندی یەکە مافە مرۆڤ حەج کە فکر ناکاتەوە دەی ئەمە خاسە یا ئەمە خراوە دەی ئەمە ڕاستە یا ئەمە درۆست بۆیە ئێمە حەج وەخت ناتوانین بڕۆینە ئەو دیوە نووسینەکانە ئەمان کە دەسەڵاتیان خونجان دەگە پرسیار ئەمەسە کێ نانە ئەم متفەکرینی داگە ئەم قسانیانە بوو کێ کردگە بزانن یەک زمانی دەستگاه دین ئەیوت خدای من تەنیا خدای واقعیە هەر بەشەرێ گەرەکیسی سەعادەت من بوێ ئیشە بیت خدای من بپەرسێ تا ئازاد و ڕزگار بوێت ئەمە مەسیحیەت وایوت ئەمە یەهودیەت وایژێ ئەمە ئیسلام وایژێ سەمەرەکەی ئەوێت و چی ئەوێت و شەڕ مردمێک معتەقد بەخوایە پەلامارە مردمێکی تر ئەدەن کە خواکەی ئەمان قبولکە بۆ چون ئەگەر خواکەی ئەمان قبولکە ڕزگار ئەوێ ئازاد ئەوێ بەڵام سوالە مەسە واقعا مەسەلە ڕزگاری و ئازادیە یا مەسەلە تاڵانکردن دیگەرانە یا مەسەلە دەستگرتن بەسەر خاکە دیگەرانە ماڵیانە گیانیانە ناموسیانە پوڵیانە کاریانە و وجودیانە کامیانە بۆیە تۆ ئیمڕۆ مەسەلەن ئەوێنی عیدەیەک تحت ناوە ڕۆشن فکری تحت ناوە مۆدێڕن بوون قورعان ئەسووتێنن هەڵەگەڕێنێژنم کتیوە پڕە لە خوێن ڕێژی دەی مەسیحیەتیش هەروە بوو دەی نظامە سوڵتەی ئیمڕۆژیش هەرواسە تۆ غەیرە ئەوان فکرکەیتۆ لێتەدەن ئەی ئەوە نییە ئەیاڵەتە متحدەیە ئەمریکا فەرزی کردگە بە دنیا قبوڵی کات نێئۆلیبرالیزم ئەی ئەوە نییە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا هەر کەسێک بەرخەلافی قەوانینی وێت مجازاتی ئەکاوە لێ ئەدا ئەی ئەوە نییە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا دەسی کردگە سۆ چییە ئەم قەوانینە قەشەنگە تۆ ئەیوێنیت چون ئەم قەوانینە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا داینیاگە کامە سەعادەتە با من بێمە سەرە ئەمە مقدمە واجبە چون من گەرەکم ئەمە بکەمەوە لیبرالیزم ئێژێت ئازادی چییە؟ ئازادی وا لە لەزەتە هەرچی لەزەت بووەی ئازادترین لەزەت دێمە دروسە با بزانین بۆ دروسە لیبرالیزم بەر ئەساسە ئەمە بەردنیا حکوومەتەکە عەداڵەت چییە؟ هاپینس خۆشبەختی هاپینس چییە؟ زیاترین لەزەت بۆ زیاترین مەجموعەی بەشەر ئەوێت و هاپینس سەعادەت ئەم دنیا لەسەر ئەم قسەدانریاگە هەر بەم ڕاحەتیە یەک جملە ئەم جملەکە من وتم کەرەسەیە دەسە یاڵەتە متحدەی ئەمریکا چییە؟ ئەم جملە سەوا من وتم چییە؟ ئازادی یعنی لەزەت بەچی ئێژن عیداڵەت ئەوەسە وا زیاترین لەزەت بێرێت بۆ زیاترین مردم ئەمە عیداڵەت ئەمە سەعادەتە ئەمە جاستیسە ئەمە پلەژێرە ئەمە هەپینسە ئەمە لیبریت بوونە ئازاد بوونە وەختی ئێمە ئەمانە نافەهمین ئەوێنینە ناوی زوانە ئێمە یە سری کەلەمات وارد بوو گەنایان فەهمین مەسەڵەن ئێمە ئازادمان هەست بعد لەم ئاخرۆ جوولەکە کەلەمێکیان دروست کردە بە ناوی ئازادگی چۆن تۆ لەم ئازادگی دروست کرد چۆن ئازاد ئەوێت و ئازادگی فەرقە کاتەکە یەکتریە خەیلی فەرقە کاتەکە یەکتریە بۆ جوولەکە ئەمێ دروست کردە پێژی ئازادگی یعنی چی؟ ئەی ئازاد یعنی چی؟ ئێمە ئازادمان هەست وەلێ ئێمەی کورد ئازادگیمان نییە ئازادگی مەفهومێکی شێعە ساختەست
ومشخصا لدوران الدهية چلا شريعتي بطور مطلق مانوفرێکی عەزیمی لەمەدا لەم ئازادگیە چی نەمانە تەماشاکەن من بەر لەوێ گوریزێ بدەم بەم قسانە یەک تیکەتان لە ماکیاوێل بۆ ئەخوێنمەوە بەنەزەرم ماکیاڤێلی لە ڕوانگەی ماکیاوێلۆ ئینسانها بالطبیعە پەلیدند و به همین سبب نیاز به نظام سیاسی هماهنگ و باثبات دارند تا بتوانند به صورت اجتماعی زندگی کنند. انسان به طبیعت چونه، طبع انسان چونه، پسته، پلیده، شروره، کثیفه. اما امتداد کامده صلاته، ئەمەی کە دنیای غەربی دروست کردەگە لەسەر دەسەڵات و خانش ئەدیانە ئیبراهیمی دێت. خانش ئەدیانە ئیبراهیم چۆنە؟ ئینسان فرشتەس لە ئاسمانگۆ گوناح ناکە، اختیاریشی نییە، خەریکە لە باغە ئێرەما زندگیەکە، حاڵی فرە خۆشە، شەیتان تێت و ئینسان لە ڕێگەی حەواوە وەسوەسەکە. ئادەم وەسوەسەی ئەکا میوەی مەمنوعە بخوا. وەختێ ئەیخوا پەی ئەوەن بەوەی کە ڕوتن، پەی ئەوەن بەوەی کە معرفە دەیانگری. خوا بە سزای ئەم گوناحە و ئەم سەرکێشیە کردنی بەشەر فڕە ئەداتە سەر زەمین و بەشەر هوبوت ئەکا. ئێستا بەشەر یەک خانشێت. بەشەر فرشتە نیە. چییە؟ بەشەر مەوجودێکی تەبیعیە. دەیخوا ئەم فرشتەی لە ئاسمانگۆ فڕەدا سەر زەمین چی پێیەکە؟ خوا ئێشێ ئەم بەشەرە هدایەت بکا کە دنیا بکاتە مەزرەی ئاخرەتی. چۆن ئەم کارەکە؟ چون بەشەر مەوجودێکی گوناحکارە، مەوجودێکی فاسدە، مەوجودێکی ڕەزیلە، بۆیە خوا پێغەمبەری بۆ ئەهەنێرێ، خوا هادی و هدایەت کنەندەی بۆ ئەهەنێرێ بۆ سەر ئەم زەویە. چون مەوجودێکی تەبیعیە، چون تەبیعیە و بووگەسۆ. پس خوا چی ئەکا؟ خوا دانەیە پێغەمبەر هەڵەوژێرێت، ڕساڵەتی پێ ئەدا کە بڕوا ئەم بەشەرە لە ژێرت چییە هدایەتکە؟ لە ژێرت دەستورەکانە خوا. خب ئەوەلینیان ئاغای موساس. ئای موسا ئەچێتە کێوە توور، خوا ئەدا لە کێوە توور و 10 فەرمانی پێ ئەدا. 10 فەرمان. پس خوا هدایەت لە جوولەکەوە دەست پێ ئەکا بە 10 فەرمان، قەوانین نووسیاگە خوا. ئیستا قەومە موسا ئێشێ ئەم 10 فەرمانە بەکار بوون تا ڕزگار بوون، تا ئازاد بوون. پس خوا لە باغ بەهەشت و 10 فەرمانی فڕەدا خوارۆ. بۆ کێ؟ بۆ مەوجودێکی گوناحکاری فاسد بە ناوە ئینسان. هەر ئەم خوا لێو دوام مەسیح ئەهەنێرێت. ئەمما مەسیح یەک اتفاقێتی ئاکەفێ. مەسیح ئێژێت کە من هاتکەم ئێوە ئازادکەم. ئازادکردنیش چ شەکلیە؟ ئێوە ئێشێ عەمەڵ بکەن و قبوڵی بکەن
مەسئولیەتە ئازادی کە ئیشی ڕەنجووی. مەسیح ئەچێتە سەرەتدار، وەلێ بەشەر فاسدە، توخمە فاسدە، بەشەر باوەڕ ناکاوە مەسیح. ئێژێ دەی تۆ ئەگە کوڕەخوای لەقەی ئەو دارە بێرە خوارەوە تا ئێمە بێژین تۆ ڕاستەکەی. لەذا هیچ بەشەرێ حازر نییە ئازادوێت، چون ئازادی زەجری وا لە شوێنە وە ڕەنجی وا لە شوێنە. حەزی پێ ناکا. بۆ حەزی پێ ناکا؟ چون بەشەر تابع لە زایزە وە فاسدە وە مەعسیەتبارە وە پەلیدە وە خەلافکارە. دەی ئەم بەشەرە وا ناتوانێت قدرەتە ئازادبوون و اختیار هەڵبگرێ، ئیشی چ پێ بکەی؟ گوناحکارە و بەو بەختە و فاسدە و خوا وا دروستی کردگە، چی پێ بکەی؟ دەستگاهە ئیلاهیاتی مەسیحی تێت. ئێژێ براکەم تۆ فقط باوەڕ بکە کە مەسیح کوڕەخوا بوو. باوەڕ بکە. باوەڕ کرد تەواو. هەر ئەمتە باوەڕ کرد ئیستە بێ دەستوراتێک کە ئێمە بە تۆی ئەدەین و هیدایەتی کە ئێمە لە تۆی ئەکەین، تۆ ئەگەینێ بە سەعادەتە ئاخرەت و تۆ ڕزگارە بیت. هەم ئەم دنیا تەمینە، هەم ئەو دنیا تەمینە. لە ئیسلام چه اتفاقێکە کەفێ دەستگاهی ئیسلامی چۆن کارەکە؟ دەستگاهی ئیسلام وا ئێژیت. نە پێغەمبەر ئیسلام ها، دەستگاهی ئیسلام، دەستگاهە ئیلاهیاتی، تئۆلۆژی. ئێژێ تۆ بێژە ئەشهەد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. پس تۆ لەگرا باوەڕت هاورد، شەهادەتت دا خوایەکێکە، شەهادەتت دا کە پێغەمبەریش فرستادەی خواست. تەواو. ئەمە باوەڕە هاورد. ئەمە کێ مسلمانە؟ کێ مسلمانە؟ ئەمە 200 ساڵ دوای مەرگە محەممەد ئەوێتەوە جێگەی شەڕ. کێ مسلمانە؟ لەم 200 ساڵە کە پێغەمبەر ئیسلام فوتی کردگە، شەڕە گەورە دروست ئەوێت کە تەکلیف مشەخەسکەن کێ مسلمانە. تا ئەمەی کە ئەمانە شەریعەتە ئیسلامی دائەنێن. پس مسلمان کەسێکە یەک بەوتنە ئەشهەد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله ئەوێتە مسلمان. یا ئەوەی کە لە دایک و باوکێکی مسلمان لە دایکەوێ وەختی گەرەکیانە ناوی بنێن بانگ ئەدەن وە گوێیە. ئەمە باوەڕە، ئەمەڵ نییە. خۆ ئیستە ئەعمالە ئەمانە چییە بۆ خاتری ئەوەی بوون و مسلمان؟ دەستوراتە. دەستوراتە شەریعەتیە، شەریعەتە، قانونە، شەرعە. لەذا تۆ بینی شەرع لە ئیسلاما فرەزلە، لە ڕیش تاشیان، لە قیبلە، لە دەست نوێژگرتن، لە چۆنیەتیە دەست نوێژگرتن، لە چۆنیەتیە باوەشە ژنەکەت چوون، هەر چیشتە بلەخەرەیە سریشتی دیاواتیە. ئەمە تۆ ئەوی تۆ مسلمان بە ڕعایەتە دەستوراتە شەریعەتی. ئەچیتە حەج، زەکات ئەدەی، ماڵیات ئەدەی، سەرفترە ئەدەی، نوێژ ئەکەی، نوێژە جمعە ئەچی، دەست نوێژ ئەگری، بەمانە تۆ ئەویتە مسلمان. یەک نەفەر ناوێتە محەممەد، یەک نەفەر نە ئەوێتە محەممەد، نە ئێشێ بوێتە محەممەد. دەی سوعال ئەمەسە نە ئەوە محەممەد خۆی وانە و خوا وای پێ کرد، خوا وای پێ کرد، خوا پاراستی، بۆیە محەممەد مەئمور خوا بوو. بەشەر مەوجودە فاسدە کەسیفێکە، ئیشێ بە قانون بیگری، بە شەریعەت بیگری، شەریعەتی کە لەسەرەوە هاتکە، لە فەرمانی گەورەترەوە هاتکە تا بەشەر لە مقابڵیا تەسلیم بوێت. خروجی ئەمە ئەگا بەکوێ؟ خروجی ئەمە ئەگا بە دەورانێک کە ئوروپا یەواش یەواش پوڵدارەوێ بەرحەسەب اتفاق، تەسادف کە پوڵدارەوێ یەک عیدە پوڵدارە جەدید تێن، بەڵام نەوکیسەن، نە لەقەبە ئەشرافیەتیان هەست، نە قودرەتە ئەشرافیەتیان هەست، نە چارە کلیساوە دەستگاهە دین ئەکەن، نە چارە دەستگاهە ئەشرافیەکەن.
ئالەگرا ئەمانە ئەوون و پاڵپشتی یەک عیددە بەناوە متەفەکر ساپۆرتیانەکەن پۆڵیان پێدەن دەسەڵاتە جەدیدیان بۆ بخونجن ئەمە کیاوەل ئەووەڵین دانیانە کە شتێ تێرێ بە ناوی دەسەڵاتێک کە مەشروعیەتە ئاسمانگی نییە و مەشروعیەت لە زەمین لە قودرەتە خۆیەگری دەوڵەت ئیتر قەرار نییە تۆ بواتە یوتوپیا مەدینەی فازەلە دەوڵەت قەرار نییە وە تۆ نان بدا کە تۆ فەزیلەتمەندوی تۆ بە فەزائیل بگەی تۆ بە معنەویات بگەی نە دەوڵەت بۆ قودرەتە نەحەجیتر دەوڵەت دائەنێن ستەیت دائەنێن کە دەسەڵاتی بێ قودرەتی بێت پس تەمامە تەلاشە دەوڵەت بۆ چییە؟ بۆ قودرەتە پس لەگرا ئیتر دەوڵەت وەکو دەوڵەتە خوا بۆ ئەوە نییە تۆ ڕزگارە بکە دەوڵەت دروست کریاکە کە قودرەتی بێت ئەمە کۆڵەکەی دانیانە نظامە جەدیدە کە لە ئاسمانگە ئاوەڕێتەوە ئەوەی کە یۆ پێژن سەکولاریزم یعنی دینجگەکەی تۆ لە دەسەڵات ئەمە دین کارکردی هەست لە دەسەڵات و لەذا تۆ ناوێ لەسەر دین بەڵام دین بەکار بێنی بۆ دەسەڵات ئەمە قسەی ماکیاولە پس حاکم ئێشێ چی بکە حاکم ئێشێ حکوومەت بکە حاکم نات کە سەگران نانوە تۆ بات و برسیدنەوەی حاکم نات کە سەگرا تۆ خۆشبەخت کە حاکم هات کە سەگرا تۆ متحد کە لە ژێرە قودرەتە زۆر یەک مەجموعە یەک قەڵەمڕە و یەک سەرزەمین بێرێتی زۆری بەسەر و دابنی تۆ ئەگەریش حەزی پێ نەکەی چاڵە چاوت دەرتێرێ قەڵەتەکەی حەزی پێ ناکەی ناعیداڵەتی وە تۆ چی تۆ نانە نێبی خۆی چاو دەرهادێکێکی تر نانی هەست بخوا ئەمە چی ئەم حاڵەتە حیفزەکە دەسەڵاتە یعنی ئەو شتێکە ئەو پێ ئێژێ سەڤرێنتی بۆ ئەوەڵین بار ئاغای ماکیاڤێل دروستیەکە سڵتە ساڤرێنتی بێ بەسەرتەوە پس ئەم بەرداشتە ئەحمەقانە وا ئێوە کردکتانە و دەوڵەت باوکە و ئەمان ژوێنێت و نانمان پێ ئەدات و سەعادەتمەندمانەکە نەخەیر ئاسڵەن ئەمە نییە ئەسڵەن ساختارە ئەندیشە و تەفەکورە سیاسی جدید بەر ئەساسە سەعادەتە تۆدا نەندیاگە بەر ئەساسە قودرەتدا نندیاگە و تئۆریزەکردنە قودرەت و چۆنیەتیە تەعاملکردنە قودرەت تەکە مەردەمە ناوەی کە بیلۆڤ کاتە چۆن خۆشبەختە کاتە و سەعادەت ئەگریە ناگریتە ئەڕۆیتە ئەو دنیاە ناڕۆیتە ئەم دنیا تۆ برسیتە یا برسینیە تۆ عەداڵەتە هەز یا عەداڵەتە نییە بۆی مهم نییە پس تۆ بینی ئاغای ماکیاول ئێژێ مەردم فاسدن بۆیە ئیشی دانەیە زۆر بێت تەباتە سەر ئەم مەردمە تا ئەم مەردمە فاسدە مەجبور بوون تەک یەکتریا زندگیکەن بۆ چون دەسەڵاتە قودرەت و ئەکا ئەنا حەج شتێکی تر نایڵێم کارە بکەم مەردمە خروجیەکەی ئەمە ئەوێت و ئاغای تۆماس هابز ئێژێ فەرزکەین یەک فەرز ئەگرێ فەرزکەین جامعەیە حکوومەتی نییە ئەم جامعە چه شەکڵیە پێی ئێژێ حاڵەتە تەبیعی وەکو چۆن ئینسان مەوجودێکی تەبیعی لەم حاڵەتە تەبیعیە منافع وا لە ئەودی و ئەخلاقیاتەوە وا لە سەرەوەی ئەخلاقیاتەوە منفعەت مەسلحەت شەهەوات غەریزە و ئینسانەکان دائیمەن لە شەڕان لەگەڵ یەکتریە دائیمەن لە شەڕان و کۆمەلگای گورگە چی خەیرە مطلقە چی عەداڵەتە چییە حکوومەتە مطلقە absolute power یعنی سعادەت یعنی هەپینەس چون مەجبور ئەوەن لە ژێرە ئەم دەسەڵاتە یەک بگرن بە زەبرە ئەمە و بە چەکوشە ئەمە مەجبور ئەون کارکەن و مەجبور ئەوەن یەکتری هەڵ نەدڕێنن پس زۆرێ لەسەرەوە باعیس ئەوێمانە هەر دەقیقە یەکتری هەڵ نەدڕێنن بەمە سوالێکتان لێ بکەم
کۆمەلگای کوردەوارە 50 ساڵە پێش و ئمڕۆ دەرنەزەر بگرن تا من خلاف ئەمە بە ئێوە سابت بکەم. ئەوەی ئمڕۆ لە جامعە خەریکە یەکتری ئەدڕێت ئایا 50 ساڵە پێش بوو مردم کڵاوبەردار و مردم ساختە چی و مردم پولەکی و برا کڵاوێنیا سرە برا خۆشک پێێنیا سرە برا بۆ پوڵ ئەینیا واقعەن. پس گورگبوون بە تۆ فێر ئەکرێ تحتە ناوچی تحتە ناو سەعادەت وە لەزەت. پس ئەم نظامە بەرعەکس ئەمەلی کرد. هەروواکە لە ئەوڵ بە تۆتی تۆ ئازاد تێتە دنیا درۆ ئەکا بەشەر ئازاد نایێتە دنیا. بەشەر ئازاد ئەوێت. ئیسم پێ دێژم لە کامە پرۆسا لەو پرۆسەی کوردیەتی کە ئێمە بەحسمان کرد. پس ئەگەر ئێوە تەوەجۆ بکەن ئێمە تا ئاگراکە گەین تێگەین کە دنیای غەرب لەسەر چی کارەکە، چۆن داینیاگە، نگاهی بە ئینسان چۆنە، نگاهی بە تەبیعەت چۆنە، نگاهی بە مەفاهیمی وەکو ئازادی و عیداڵەت چۆنە، چ شکڵیە. ئەم دنیای غەربە وا ئێمە تیا تویاگین و نابود بووگین وا ئەنگوس بەدەم لە بەرامبەر یاویسیاگین ناتوانین فکرکەین و فکریش ناتوانین بکەین و کە ئەم کارانەی ئەمانە کردگیانە یعنی چی لێ هات کەسە دەرۆ. هەر ئەوانەی وا ئمڕۆ حیزە بوون خۆیان لە پشتە ئاشتی خوازی و ئەشارنۆ بێن بێژن خروجیە غەرب بووگە بە چی؟ بووگە بە سوڵتە قدرەت یا حیزە کامیان. من ئەم دیبەیتە دامادەمەوە ئستراحەتێ بکەم دیبەیتەکە دامادەمەوە.